بینێرانی بەڕێز لە هەر کوێگەن لە بەرنامەی تایبەتی ئەفرینەوە لە ستێر تیڤ ئەم کاتەوە هەموو کاتێکتان باش و بەرخودانی ئەفرینتان باشتر. لە بەرنامەی ئەم شەویشماندا دوایین سەرکەوتوی پێژاتەکانی ئەفرین و بەرخودانە بەشکۆکەی هەروە سەردانی شاندی پەرلەمانتارانی باشووری کوردستان بۆ ئەفرین ڕابە دەکەین. هاوکات داخوازیەکان بۆ چوونەدەرەوەی بنکە و بارەگا سەربازی و سیقڕیەکانی ڕژێمی تورکیا لە باشووری کوردستانیش دەخینە بەرباس و گفتوگۆ. بۆ مەبەستەش بەڕێزان فەرمان محەممەد ڕۆژنامەوان لە ستۆدیۆ میوانمان دەبێ، هەروەها لە ڕێگەی ڕیپۆرتاژ پەرلەمانتار عەلی هالۆ هەلبەتە ئەگەر کێشەش دروست نەبێ بە تەلەفۆنیش لە ڕۆژاوای کوردستانەوە لەگەڵمان بەشدار دەبێ. هاوکات پەرلەمانتار سالار مەحموود لە باشووری کوردستان و ئەویش لەگەڵماندا بەشدار دەبێت. قبتي لحماية هاور حماية وان ديف جو خي خبر نودن عفنا مايا واخو مايا ومشرف مايا سات شو بكن اردوغان وتركو جيوارن وعبدي سنوراوي ام كشكي اردوغان ناترسن ام كرد حمو ملات جياشن ام اخي خوجي بارنودن ام بارنودن دووبارە سڵاو. بەرخودانی سەردەم لە ئەفرین پێی ناوەتە 25مین شەو ڕۆژی خۆیەوە سەرکەوتوانە بەردەوامە. هێزەکانی سووریای دیموکراتی قەسەدەژ ئەنجامی شەڕ و بەرخودانی 24 کاتژمێری ڕاگەیاند و ئاشکرای کردووە دەیان چەتە و سەربازی ڕژێمی تورک کوژراون. ئارتەشی تورکی داگیرکەر و چەتەکانی ئەلقاعیدەی هاوکاری ئەردۆغان ماوەی زیاتر لە 24 ڕۆژە ناتوانن لە بەرامبەر بەرخودانی شەڕوانان و گەلی ئەفریندا خۆیان ڕابگرن. بۆیە بەردەوام لە ئاسمان و زەمینەوە هێرش دەکەنە سەر هاوڵاتیانی مەدەنی. سەبارەت بە ئەنجامی شەڕ و بەرخودانەکانی ئەفرین ناوەندی ڕاگەاندن و چاپەمەنی قەسەدا لەسەر ماڵپەڕی فەرمی خۆی ئەم زانیاریانەی بڵاو کردوێتەوە. ناوەندی ئەفرین ئارتەشی تورکی داگیرکار بە تۆپ و هاوە هێرشیان کردوتە سەر ناوەندی ئەفرین. ئەوەش لە کاتێکدا دوێنێ ئێوارە ئارتەشی تورک گوندی جۆمگای سەر بە ناوەندی ئەفرینی بردومان کردبوو. بۆ هۆیەوە زیانی زۆر بە ماڵ و مڵکی هاوڵاتیان کەوتووە. سەر لە بەیانی ئەمڕۆژ هێزەکانی تورکیا بە تۆپی دووراوێش دەوروبەری نەخۆشخانەی ئەفرینی بردومان کردووە. لە ئەنجامیەوەشدا هاوڵاتیەکی سڤیل شەهید بووە، 4 سڤیلی دیکەش بریندار بوون. بلبلێ سعات دەی سەر لە بەیانی ئەمڕۆ فڕۆکە جنگەکانی ڕژێمی تورک بردومانی گوندی شێغور زیان کردووە و پاشان سەربازان و چەتەکانی تورکیا ویستویانە دەربازی گوندەکە بن. بەڵام لەلایەن شەڕوانانەوە بە دژواری لێیاندراوە و پاشەکشەیان پێکراوە. وێڕایەوە ژمارەیەکی زۆر کوژرا و برینداریان داوە. دوا بە دوایەوەش جارێکی دیکە گوندەکە لە زەمین و ئاسمانەوە بردومان کراوەتەوە. شیێ لە دوێنێشەوە تا سەر لە بەیانی ئەمڕۆ ئەرتەشی داگیرکەری تورکیا گوندەکانی ئەو ناوچەی بەخەستی تۆپباران کردووە. جەندریسێ لە شەوی ڕابردۆ تا ئێستا بە دژواری جەندریسێ و دەوروبەری لە زەمین و ئاسمانە و بردومان کراون. هاوکات لەگەڵەوەشدا هێرشی زەمینی سەربازان و چەتەکانی تورکیا دەستی پێ کردووە. بەڵام وێڕای هەمووانش شەڕوانان بەتوندی بەرپەرچی هێرشبەرانیان داوەتەوە تێکیان شکاندون، ناچاری پاشەکشەیان کردوون. لە گوندەکانی حاجی ئەسکەندەر و دێربەلود لە چالاکی و بەرپەرچی شەڕواناندا دەیان سەرباز و چەتەی تورکیا کوژراون کە کوژرانی 38یان پشتڕاست کراوەتەوە. هاوکات لە گوندەکانی محەممەدیە و دێوا لەلایەن فڕۆکە جنگەکانی تورکیا و بردومان کراون زیانی زۆر بەر هاوڵاتیانی مەدەنی کەوتووە. لە دەوروبەری گوندی ئاغجەلێش شەڕێکی دژوار ڕوویدا و شەڕوانان هەوڵی سەربازان و چەتەکانی تورکیان بۆ پێشڕەوی مایەپوچ کردوێتەوە و گورزی قورسیشیان لێداون. بەڵێوەکو ئاماژەم پێدا لێرە لە ستۆدیۆ میوانداریمان کردو لە زۆر بەڕێز فەرمان محەممەد ڕۆژنامەوان لەگەڵ بەڕێزیاندا گفتوگۆ لەسەر بژارەکانی بەرنامە دەکەین کە لە سەرەتادا ئاماژەم پێدا بەڕێز فەرمان زۆر بەخێر بێن. بەڕێزت ئەم سەردانی شنگالت کردووە، ئەم سەردانی ڕۆژاوای کوردستانت کردو ئاشنای بەو بارودۆخەی کە لەوێ هەیە. بەپێی ئەو سەردانانەی کە بۆ ئەوێ کردوتە خوێندنەوە چییە بۆ ئەم 25 ڕۆژە بەرخودانە بەشکۆیی ئەفرین کە
ینی زۆر کەس پێیان وایە شتێکی چاوەڕوان نەکراوە ینی شەڕوانان بەرامبەر بەو ئەرتەشە زەبەلاحەی ڕژێمی تورکیا کە هەیە معجززیان نواندوە. بەڵێ لە سەرەتایە من دەمەوێت سڵاو بۆ گەلی ئەفرین و ڕۆژاوای کوردستان بە تایبەتی شەڕوانان بنێرم. هەرچەندە بە پێچانەوە من ئەوەی کە بینیمە لە دەستپێکی سەرەتای شۆڕشی ڕۆژاوای کوردستان کە وەکو یەکەم ڕۆژنامەنووسی کوردی پێمان نایە خاچی ڕۆژاوای کوردستان بۆ ڕووماڵکردنی ڕووداوەکانی ئەوێ ئەو کاتە هەرچەندە ئەوەی ئێستا باز دەکرێت کە دەڵێن شتێکی چاوەڕوان نەکراوە کە هێزێکی وەکو یەپەکە یاخود با بڵێن شەڕوانان بەرەو ڕووی سوپایەکی زلهێزی دنیا ببنەوە بەڵام من بە پێچەوانەوە کە ئەوەی بینیمە لەو کاتەوە من پێم وایە کە ئەوان دەتوانن ڕێجی خۆیان داکوتن لە ڕۆژاوای کوردستان و ئەم شۆڕشەی کە لە سەرتاوە هەڵگیرسا ئەم شۆڕشە تاکوتنی بۆ بەڕێزت جێگەی تێڕامان نەبوو ئەم بەرخودانی کە لەوێ دەکرێت چونکە لەوێ بینیوتەوە خوێندنەوەی باشت بۆیە من ئەوەی کە بینیم وەکو ڕۆژنامەوان لە سەرتاوە چکە ئەگەر بێت و ئێمە چەند نمونەیەک بێنینەوە دەربارەی لە دەستپێکی سەرەتای ڕۆژاوای کوردستان من ئەوەی کە بینیم بەلامەوە نامۆ بوو بۆ پێکەم لە ڕابردوشدا نامۆمە بەستت لە چیە؟ نامۆ لایەنە باشەکەی بۆەوەی کە 5 ڕۆژ بوو شۆڕشی ڕۆژاوای کوردستان دەستی پێکرد بوو گەل لە شۆڕشدا بوو لە بەرخورداندا بوو و چەند شوێنێکی ڕۆژاوی کوردستان تەنانەت قامشل و هێشتان سوپای با بڵێن سووریای تیامابەوە لە چەند بارەگایەک بەڵام شەڕوانان قوتابخانەکان و دام و دەستگاکان وەک خۆی دەوامی ئاسایی تیا دەکرا یعنی ئەمانە وەک ئەوەی کە ئێمە بینیما وەکو ڕۆژنامەوان و تێبینی ئەوەمان دەکرد و چاوەڕوانی ئەوەشمان دەکرد کە ئەم بەرخودانی 25 ڕۆژەی ئەفرین بەو شێوەیە سەرکەوتوانە درێژە بچێشێ و دڵنیام ئەوەی کە دەبیندرێ ئەو ئێرادە بەهێزەی کە لە ڕۆژاوای کوردستاندا دەبیندرێ و نمونەیەکی جوان پێشکەش دەکاتن و هاوکات ئەم شۆڕشە دوزار بە سەرکەوتوی دەمێنێتەوە و سەردەگرێت. بەڵێ باشە هەڵبەتە زۆر گرنگە مرۆڤ لەوەی کە بینیوێتی خوێندنەوەش بۆ دۆخی ئەفرین کە بەڵام زۆر کەس پێیان وایە بارودۆخی ئەفرین جیاوازترە هەتا لە شوێنەکانی دیکەی ڕۆژاوای کوردستان بۆ نمونە ئەفرین بە شێوازێک لە شێوازەکان لە هەر چوارلاوە گەمارۆ دراوە دابڕاوە حساری لەسرە زەخت و زۆری لەسەر پێی ڕەو دەکرێت ینی پێ وایە لە بارودۆخێکی ئاوادا چۆن دەکرێت مرۆڤ هەم بەرگری لە خۆی بکە هەم بتوانێت دژمنی شتێک بشکێنێ هاوکات هێرشی پێچەوانش بکاتە سەر دژمن دیارە بە درێژایی مێژووی گەلی کورد و بە تایبەتی لە ڕۆژاوی کوردستان ئەمەی بینیمانە نمونەی کۆبانێ ئەگەر بە نمونە بێنینەوە 1970 خاچی کۆبانێ دیارە داگیر کرابوو هەرچەندە ئەمە بەراورد ناکرێت لەگەڵ ئەم شەڕەیە بە تایبەتی هێزێکی وەکو ناتۆ یاخود با بڵێن سوپایەکی داگیرکەری زلهێزی وەکو تورکیا کە ئێستاکە بەراورد ناکرێت لەگەڵ گروپە چەکدارەکان بەڵام لەگەڵ ئەوەشدا ئیرادەی گەل بە گرنگ دەبیندرێ ئەوەی کە ئێمە دەبینین ئەو بەرخودانە و مانەوەی شەڕوانان و گەلی ئەفرین ئەمە دەکرێت بڵێن ئیرادەی گەلە بەڵام ئەو با بڵێن بەرخودانەی کە لە ئێستا لە ئەفرینە بەرەوە دەچێت دیارە لە مێژوودا شتێکی لەو شێوەیە با بڵێن نەبیندراوە بە تایبەتی ئەوەی کە 25 ڕۆژی ڕابردوو بە بەردەوامی بەو سوپازل هێزەی خۆیەوە تورکیا نەیتوانیوە چەند ناوچەیەکی بچوشیش لە خاچی ئەفرین داگیر بکە یعنی ئەمانە هەموو مانای ئەوەن و دەکرێت بڵێن زیاتر ئێرادەی گەلا ئەو پەروەردە و کە لە ماوەی ڕابردوودا ئەو پەروەردەی شەڕوانان کراون یاخود با بڵێن ئەو ئێرادەی شەڕوانان ئەوە دەسەلمێنێ کە ئەو بەرخودانە بە شێوازێک بمێنێتەوە و تەنانەت دەرسێ بدەن بە داگیرکەران و لە ناوچەکەی و تاریخیش باسی بکاتەوە باشە ینی بە گوێرە قسەکانی بەڕێزت بە پێ وایە ئەو بانگەشانەی کە دەکرێت بۆ کەوتنی ئەفرین بۆ نمونە ڕژێمی تورکیا دەڵێ ئێمە هێشتا هێزمان بەکار نێناوە زەگەر بەکار بێنین دەزانین چی دەکەی پێ دوای ئەو هەڕەشانە تا چەندە ینی ڕاستن و پێشت وایە چەندە ڕنگدانەوەی شکستیشە لە سەریان کە بم شێوازە لە ڕووی سایکۆلۆژیەوە قسەکەن وە پێشت وایە ئەم دۆخە هەراوە بەردەوام دەبێ ئەفرین
بەم شێوازە زنجیرەیە یەک لە دوای یەکە سەرکەوتنانە تۆمار دەکات. خۆی کاکەندرێن دەبێت خوێندنەوەیکی واقعانە بۆ دۆخی ئێستا ئەفرین بکرێ ئەمیش کە بەشێکی پەیوەندی بەو گۆڕانکاریە سیاسیەی خەریتەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە کە لە ناوچەکەیان دەگوزارێ و تورکیا دەبێت دان بە شکستەکەی خۆی دابینێ ئەوەی کە لە ئەلامە خۆی باسی دەکات دیارە ئەمە شتێکە شتێکی ئەلامیە و تەنانەت چاودێرانیش و با بڵێن ئەو بەرخودانەی ئەفرین دەنگدانەوەیەکی هەبووە تەنانەت لەسەر ئاستی ئەوروپا و ناوچەکەش کە بە شێوازێک شکستی سوپای تورکیا دەبیندرێ بەو سوپازلهێزەی خۆیەوە بە هەموو توانایەکیەوە ڕۆژانە هێرش دەکات ڕۆژانە و شەوانە هێرش دەکات تەنانەت سەرخەڵکی مەدەنیش بەڵام ئەمە شکستێکی گەورەی سوپای تورکیا دەسەلمێنێت و بیندراوە دیارە ئەو گۆڕانکاریانەی کە لە خەریتەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا با بڵێن کە لە چەند ساڵی ڕابردوودا سەرچاوی گرتووە یەک لەوانە تورکیایە و تورکیا چاودێرانی سیاسی ئەو خوێندنەوەی چاودێرانی سیاسیە پێمان وایە کە دەبێت تورکیا بە هەمان دەردی سووریا بڕوات ئەمیش لەسەر دەستی گەلی کورد لە باکوور و ئەمە دەکرێت بڵێدەوەی ئەو ئەزمونەی کە لە باکووری سووریا و ڕۆژاوای کوردستانەیە ینی مححکومە بۆی لە تورکیاش دووبارە بێتەوە بەدڵنیاییەوە بە هەموو پێشبینیەکان ئەوە دەسەلمێنن و هەموو ئەم ڕووداوانەی کە بە تایبەتی لەو دوایەدا ڕوودەدا و دەبێت تورکیا بە هەمان دەردی سووریا بڕوا و بەڵام مردوغان شتێکی دیکە دەڵێ ئەوە ئێمەین ئەو ئەزمونەی لەوێ هەیە لە باری دەبن وەکو چۆن لە کەرکک و باشووری کوردستان ڕێگەمان نەدا ئەردوغان طبعا ئەردوغان و دارودەستەکەی هیچ کاتێک مەسەلەن سازشیان نەکردووە لەوە نەوەستاون بۆ لەباربردننی ئەو ئەزمونەی کە لە ڕۆژاوای کوردستان دەبیندرێ بەڵام هەموو توانایەکی خۆیەوە تا ڕۆژانە بە هەموو توانایەکی خۆیەوە هێرش دەکاتە سەر ڕۆژاوی کوردستان ماوەی 25 ڕۆژە ڕۆژاوی ئەفرین تەنانەت چەند ناوچەیەکی ئەفرینیشی نەتوانیوە داگیر بکە طبعا ئەردوغان دەبێت ئەم قسانە بکە لەبەر ئەوەی بە هەموو تەوقعاتەکان بێ بە هەموو ئەو گۆڕانکاریەکان بۆ بەرزکردنەوەی وەرەی خۆیان ئەوە ئێمە بینیمان کە نمونەی ڕابردوو ئەگەر سەدام حوسێن لە 2003 خۆ مێژوێکی ئەوەنە دوور نییە بیبینی تەنانەت هێزەکانی با بڵێن هاوپەیمانان و ئەمریکا هاتبوونە ناو بەغا کەچی سعیسعاف لە ڕۆژنامەکان و لە مێدیاکانی خۆیانەوە دەرەکەوت و وورەی خەڵکەکەی بەرزە کردەوە ئەمە جۆرێکە لە دڵدانەوەی خۆیان بەڵام ئەمە پێمان وایە و بە تایبەتیش خوێندنەوەی چاودێرانی سیاسی بۆ ئەم دۆخە پێویستە تورکیا بە دەردی سووریا بڕوا بەڵام کاتێکی دەوێت بۆ پێی کە خۆتان دەزانن تورکیا وڵاتێکە دووەم هێزی ناتۆیە لە ناوچەکەدا ئەردوغان بەخۆی ینی ئەو سیاسەتە هەڵەیە کە دەیکا تورکیا بەرەو هەڵدێر دەبا باشە ئێمە ڕیپۆرتاژێک یا هەواڵێکمانەیە لەسەر چالاکی ژنان لە ئەفرین بە هەزاران ژن هاتوونەتە سەر جادە لە کاتێکا کە دەوترا ئەفرین چۆڵە بێ ئەفرین خەڵک ڕادەکە ئەفرین بەرگری ناکە ڕوبەڕووبوونەوەی نابێ بەڵام دەبینین ڕۆژ بە ڕۆژ زیاتر گەل لە مەدانە با و چالاکیە ببینین کە یەکێتی ستا ڕێکی خستووە بەڵێنی بەرخودان و درێژەدان دەدەن پاشان دێمەوە خزمەتی بەڕێز بەڵێ بینەرانی بەڕێز بە ئەم چالاکیەی ژنانی ئەفرین ببینی لە ئەفرین بە پێشنگایەتی تەبگەری ژنانی کۆنگرەیستار لە دژی داگیرکەری ئەرتەشی تورەگەڕێیان پێوە چالاگوانان شان بەرشانی بەڕێوەبەرانی کانتۆنەکە لە چوارڕیانی نەورۆز کۆبوونەوە هەتا بەردەم بارەکەی نەخۆشخانەی دێرسیم ڕێیان پێوە
لەگەڵ گەیشتنیان بە شوێنی چالاکیەکە هاوسەرۆکی فیدرالی باکووری سووریا هەدیە یوسف لەسەر ناوی ژنانی عەفرین لێدوانێکیدا و ڕێگەیان پاشان هاوسەرۆکی پێدا ئەیشێ حەسۆ سڵاوی ئاڕاستەی بەرخۆدانی عەفرین کردووەتی وڵێ کاک فەرمان ئەم دیمەنانە چی بە مرۆڤ دەڵێن؟ طبعا ئەگەر ئێمە سەرنجی دیمەنەکانمان دابێ لە کاتێکا کە سوپای زلهێزی تورکیا داگیرکەری تورکیا بە هەموو توانایەکی خۆیەوە هێرش دەکاتە سەر ئەفرین تەنانەت ئەمڕۆ لە راپۆرتەکەیە کە ئاماژەی پێکرا بووە لە هەواڵەکانی شاوەمان خوێندەوە تەنانەت تیارەکانی سوپای تورکیا بردمانی ناو ئەفرین دەکات لە خۆشخانەی ئافرینیشیان کرد لەو کاتە کەم چالاکی ئەنجام بدرێت ئەمە جۆرێکە لە ئیرادەی گەل و لە هەموو شۆڕشێکی دنیا و تەجروبەی هەموو شۆڕشێکی دنیا ئەگەر بنمونە بێننەوە لە هەر کاتێکە لە هەر شوێنێکە گەل بەو شێوەیە ئیرادەی هەبێ ئەم شۆڕشە بە دڵنیاییەوە سەرکەوتوو بوو و سەرکەوتنی بەدەستێناوە دیارە ئەمەش لە خۆیەوە دروست نەبووە ئەم ئیرادەیە لە خۆیەوە دروست نابێت لەبەرەوەی نمونەی تری زۆرمان هەیە بۆچی ئەم خەڵکە ینی بەم شێوازە خەڵک بە پێچەوانەوە پێی وابوو کە دەبێت ئەفرین چۆڵ کاتن لە بەرامبەر سوپایەکی داگیرکەری وەکو تورکیا یعنی ناتوانێت دوای 25 ڕۆژ بەرخۆدان هێشتا داوا دەکەن دەڵێن بە ئەفرین ڕادستی ڕژێم بکرێ یا ڕژێمی تورکیا ڕژێمی ئەسەد و ڕژێمی تورکیا یەکێکیان هەڵبژێرن ئەمە هەنێک کەس کەمانی کە نزیکن لە ئەردوغان و لەمانە هەر دەبێ ئەم قسانە بکەن ینی ئەمە شتێکی چاوەڕوان کراوە چاوەڕوان نەکراوە قسەکە لێرایە هەندێک لەوانە کەسەم داخوازیە دەکەن دەڵێن بە ڕێوەبەری ڕۆژاوە ئەفرین تەسلیمی ڕژێم بکات دوێنێ دەیانوت ڕژێم و ڕێوەبەری ڕۆژاوە پێکەون یەکن بەداخەوە ینی ئەمانە کە پیشەی خۆیانە ئەم کارانە ئەوە دەسەلمێنێ کە ئەمانە سەرکەوتو نابن لەوەی کە دەیکەن و کردویانەوە مەبەستیانە بەڵام ئەو دیمەنانە کە ئەومان پێ دەڵێ کە ئێرادەی گەل بە شێوازێک پێت دەڵێ ئەردوغان تۆ ناتوانانی یەک بست خاچیت چەند ساڵە لە ماوەی چەند ساڵی ڕابردووە تۆ ئێمە داگی دەکەی و دەمانکوژی بەڵام لەمڕۆ بەدواوە ئیتر کاتی ئەوە هاتووە سنوور دابدرێ بێگومان هەڵبەتە ئەم جۆرە ئیرادەیە لە بەلاش دروست ناکرێەوە لە خۆیەوە خۆڕسک دروست نەبووە ئەمە هەڵقڵاوی یاخود با بڵێن پەروەردەی کۆمەڵێک ساڵی ڕابردووە ئەڵبەتە یەکێک لە خێوەران ئەو هەواڵە ژنە کەسە لێکرانەکە هەیە مەژدەیبین و تێمە زادەی فەلسفەی ڕێبەر ئاپۆیە ئەوە تا ماوەتەوە بەرخودانیش دەکا و ناشکەوێت سەر دەکەوێت بەدڵنیایی ئەوە تەبان ئەو نمونەی ڕێبەر ئاپۆ لە نەک بۆ گەلی کورد و لە ناوچەکەیە بڵێم نمونەیەکی وای لە ڕۆژهەڵاتی ناوینە پێشکەش کردووە طبعاً ئەم نمونەیە دەبێت سەر بگرێ فەلسفەی ڕێبەر ئاپۆ ئەمەیە نەتیجەکەی
ئەمە بینیمە ئەگەر ئێمە بەراوردێک بکەین لە نێوان شۆڕشی با بڵێن ڕاپەڕینی باشووری کوردستان و ڕۆژاوای کوردستان تەبان بەڕوونی بە ئاشکایی ئەمان پێ دەڵێت لەبەرەوەی ئێمە کاتێک کە لە نەوەتویەکە ڕاپەڕین کرا لە باشووری کوردستان تەنە هەموو دام دەستگایەکان بە شێوازێک ینی ببوورە کە لەسەر شاشە ئەڵێم تاڵان کرا بەڕاستی دەکرێت ناوی تاڵانکردنی لێ بندرێت بەڕاستی تاڵانی بوو بەخۆم ئەو کاتە پێشمەرگە بوون خەڵک تاڵانی دەکرد پێشمەرگە تاڵانی دەکرد خۆی ئەمە گشتی پەلاماری دام دەستگاکان دەکرات دەڕوخێنران بەڵێ دەکرێت لێرەشە هەڵوەستێک بکەین و لێبردنێک هەبێت بۆ ئەمە چکە ئەزمونێکی تازە بۆ ڕەنگە بڵین ئەمە ئەزمونێکتا بەڵام لە 2023 ئێمە لە کەرکووک و لە ناوچەکانی تریشە بە هەمان شێوە بینیمان دووبارە کرایەوە کەچی لە کاتێکایە ئێمە نمونەیەکی زۆر کورد ئەگەر ماوە هەبێت لە سەردانەکەم بۆ ڕۆژاوای کوردستان بینیم شارەوانی دێرک تەنانەت وێنەیەکی ئەسەدی هەڵواسرا بوو چون سەیرم کرد من پرسیاری باو پرسیارە لام دروست بوو کەچی ئێوە ئەمڕۆ کورد حکمی ئێراکە وتیان هەڤاڵ ئەمە مڵکی گەڵە ڕسمەکە دەتوانین بە دەرناویزیە بڕگەکان بکەینەوە چارچێوەکە دوایی دانینەوە نەشێ تەنانەت چارچێوەکە نەشێ ئیتر سیرمان بەوە هات تەمان هاوپیشەم ڕۆژ لەگەڵم بوو بۆ شاید حاڵی و تەنانەت بەڵێ ڕۆژ ئەحمەد یادی بەخێر کە ئیستا لە بەریتانیایە بەڵێ ئەو شتانە کە ئێمە بینیمە زۆر بەوردی بە تەرکیزەوە و بە دوواداچوون بەڕاستی سەرنجڕاکێش بوو لە سەرەتای شۆڕشە تەنانەت لە حەوت ڕۆژی دەستپێکی یەکەمی شەڕەکەیە دام و دەستگاکان وەک خۆی دەوام ئاسایی بووە و خوێندگاکان کرابوونەوە ئەمە هەموو نمونەی یاخود با بڵێن بەرهەمی فەلسەفەی ڕێبەر ئاپۆیە کە بەو شێوەی کە خوددانی لێکوت زۆر باشە شاندێکی پەرلەمانتەرانی هەرێمی کوردستان چەندین ڕۆژە لە ڕۆژاوای کوردستان و ئەفرینن لەوێ علیهالۆ ئەندامی شاندەکە پەرلەمانتاری پارتی دیموکراتی کوردستان قسەی کردو هەڵبەتە زیاتر لەسەر بەرخودانەکەی ئەفرین بەرخودانی ئەفرینی بە پیرۆز بەناو کردووە دەڵێ با بەرخودانی ئەفرین ناکۆکیەکانمان وەلاوە بنێ هەمومان لە دەوری کۆ بکاتەوە بە قسەکانی بەڕێز هالۆ ببیستی نها عفرین لەژێر تۆپ و بمبارانە تەیارین هێزا دوێ یانات و دەولەتا تورکدایە داگیرکارین کوردستانی ئیدی لە هەر چهار پارچەین کوردستانی بسەر کوردا داتین و دیت لە باشوور پشتی ریفراندۆمێ کەرکووک و gelek cihêdî dagîrkirin li Bakur parlamentar çalakvanên siyasî tên kuştin tên girtin li Rojhilat rojane Kurd tên li sêdaredan û li Efrînê jî em çavê xwe dibînin top û teyare û her dagîrkerên Kurdistanê bi qirkirina Kurda ra li her çar parçên Kurdistanê hemî aştîxwaz û dîmokrat û mirovdost li hawara Efrînê bên. Efrîn pêdawîstiya wê bi her harîkariyeka maddî menevî heye. Kongira neteweyî gelek direng ketiye ji bo hindê ku rêk li cînosayd û enfala bêdgirtin ewa 2014 li Şingar û li Kobanê 2017 li Kerkûkê 2018 li Efrînê ji bo ku ev dubare nebin divê kongira neteweyî bêgirêdan ev berxwedan rastî ez pîroz dikim di mêjoa mirovatiyê de berxwedanên hosa nehatîne kirin behsê Vietnam û Stalîngrad û cihêdî tên kirin ewan hevpeymanê xwe hebîn û ne li jê çi dorpêça bûn lê Efrîn bi rastî berxwedana wê berxwedana serdem e Sanê diyar e Tirk bi aşkira dibêje ne dewletek Kurdî kiyanek biçîkê Kurdî li her cihekî hebe ez qebûl nakim ev fobiya ji Kurd yanî ev vedgere bo eqiliyet û mentalîta dewleta Türk ji bo îdeolojiya wan ya tek dewlet û tek ala û tek ziman û tek millet
بەڵێ بینەرانی بەڕێز ئێستاش بەڕێز ئەلی هالۆمان ڕاستەوخۆ لە ڕۆژاوای کوردستان و بە تەلەفۆن لەگەڵدایە پەرلەمانتاری هەرێمی کوردستان. بەڕێز هالۆم کاتت باش. وابزانم پەیوەندیەکە پچرا هاوکارانم هەوڵ بدەن دووبارە پەیوەندی لەگەڵ بەڕێزیاندا بگرنەوە. کاک فەرمان کاک عەلی دەڵێ یەکێتی نەتەوەیی درەنگ کەوتووە ئیدی دەبێ بۆەوەی ئەنفال دووبارە نەبێتەوە شنگال دووبارە نەبێتەوە کارەساتەکان دووبارە نەبنەوە بە زوویی یەکێتی نەتەوەیی پێک بێنرێ و ئەفرینیش بێتە هاندەرێک بۆەوە. بەڵێ بەداخەوە ئێستامە درەنگ کەوتوین لەسەر پرسی کۆنگرەی نەتەوەیی و کۆنگرەی نەتەوەیی نەک ئێستا درەنگ کەوتووە دەبواە چەند ساڵێ لەمەوبەر کۆنگرەی نەتەوەیی بکرابواە و چەند هەوڵێکیش هەبوو لە ماوەی ڕابردوودا بۆ بەستنی کۆنگرەی نەتەوەیی بەڵام بەداخەوە زۆر ڕێگر و زۆر بربەست لە بەرامبەر کۆنگرەی نەتەوەیی هێنراوە پێشەوە دەکرێت بڵێن دوولانی بمبورە ئەو دوو لە هەنە گەڕاڵ بگری چونکە تەلەفۆنەکە لە ڕۆژاوای نەوەک ببڕێتەوە بەڕێز ئەلی هالۆمان لەگەڵدایە. بەڕێز ئەلی هالۆم کاتت باش. ئەم کاتە باش. سپاس بەڕێز ئەلی هالۆ بوونێ لە ڕۆژاوای کوردستانن چوونە ئەفرین ڕەوشی وان دەراتچەوایە شاندیوە دیدار و چاوپێکەوتن لەگەڵ کی هەبوو هەنێکی لەسەروی بەحث بکەن و هەڵوێستی وە نزیکایەتی وەژی لەسەر ڕەوش بەگشتی چەوایە. بەێ شاندا پەرلەمانی کوردستانی سەر بڕیارە پەرلەمان بنوێنەراتیە پەرلەمانی کوردستانی و خەلکی باشووری کوردستانی خواستن و پەیامێک سیاسی پشتەوانی نەتەوەیی بگەهینێن خەلکی عەفرینێک و ئەم بکێلەکەوان و پانپشت و هەفکارên وانین لە عەفرینیش بە شێوازێکی زۆر گەرم و گوڕ پێشوازی لە وەفدی لە شاندی پەرلەمانی کوردستان کرا. دوای ئەوە چەندین دیدار و کۆبوونەوەمان لەگەڵ ڕێوەبەری سەربەخۆی کانتۆنی عەفرین و لەگەڵ چەندین دام و دەستگای ئیداری عەفرین کرد سەردانی نەخۆشخانەمان کرد بەشداریمان کرد لە مەراسمی بەخاک سپاردنی شەهیدانی شەڕوان و سڤیل هەروەها سەردانی چەندین شوێنی تر و بازاری عەفرینمان کرد کە هەرچەند شاری عەفرین 23-24 ڕۆژ بوو کە ئەمڕۆ 25 ڕۆژە لەژێر تۆپ و تەیارەی داگیرکەراندایە بەڵام ئەوەی ئێمە بینیمان ورەیەکی زۆر بەرز بەرخودانێکی مێژووی بەڕاستی ناوەکەی زۆر گونجاوە بەرخودانی سەردەم بڕواناکەم لە مێژووی مرۆڤایەتیدا بەرخودانێکی وا گەرم و گوڕ ڕوویدا بێت ئەو شتانەی کە لە فیلمەکانمان ئەبینی لە کتابە خوێندرێت ئیتر ناگاتە سەدادەی بەرخودان و فیداکاری عەفرین وەک ئێوە دەزانن وەک خەلکی کوردستان ئاگادارن ماوەی 4 ساڵێکە عەفرین لەژێر دوورپێچێکی زۆر توندی دەوڵەتی تورکیا و سووریا و ملیشاکانی سەر بە ئەوانایە بەڵام عەفرین بووە بە پەناگەی چەند سەد هەزار زیاتر لە 300,000 ئاوارەی سووری و ئاوەدانیشی بەخوا بینیوە. عەفرین لە گەشەکردنا بوو عەفرین هێرش نەبوو بۆ سەر هیچ وڵات و کەسێک. عەفرین چەندین جار چەند ساڵە پەیامی ئاشتی بۆ هەموو لایەک دەنێرێت بەڵام بەداخەوەی ئەو عەقلیەتەی لە ڕۆژهەڵاتی ناوین و داگیرکەرانی کوردستان فۆبیا لە کورد وای کردووە بەداخەوە ئیتر شەڕێکی نائینسانی بەرامبەر بە کورد بکرێت. باشە بەڕێز ئەلی هالۆ ئێوە ئەنجام یا دەرەنجامی ئەم سەردانەدان بەکوێ دەگەێنن بە چ شێوازێک ئەوەی لەوێ بینیوتانە دەیکەنە راپۆرت بۆ پەرلەمان بۆ چ شوێنێکی دیکەشی ڕاستە دەکەن؟ بەێ ئێمە ئەو چەند ڕۆژەی کە لە عەفرین بەڵێ بەداخەوە پەیوەندیەکەمان برا کێشەی پەیوەندی لەگەڵ ڕۆژاوای کوردستان هەیە نازانم دووبارە دەگەر وەربگیرێتەوە زۆر باش دەبێت کە بەڵێ
کاک فەرمان ئاماژەت بە دوو لایەن کرد ئەگەر بە کورتی ئاماژەیان پێ بدەیت بۆ مەسلەی یەکێتی نەتەوەی مەسلەی کۆنگرەی نەتەوەی یاخود با بڵێن یەکێتی نەتەوەیی دیارە ئەمە پرسێکە پرسێکی گرنگ و هەنووکەیشەوە پێویست بوو چەند ساڵێ لەمەوبەر هەرچەندە هەوڵەکان چرکرانەوە بەداخەوە ئەگەر بیرم ما بێ هەڵە نەبم دوجار لە ساڵی 2014 بوو یاخود سیانزە بوو کە هەوڵەکان زۆر زۆر چرکرانەوە لەسەر ئاسیە چوار پارچەکەی کوردستان و چەندین کۆبوونەوە تەنانەت کۆمیسیۆنەکانیشیان بۆ دیاری کرا بەڵام بۆچی بربەستەکان دروست بوون ئەمە دوو لایەن بەخۆیەوە دەبینێ یەکەمیان ئەوە بوو کە مەسلەی تورکیا بوو بەڵێ داوای لەبردن دەکەم کاگالی لەسەر هێڵە دووبارە پەیوەندیەکەی گرێداوەتە کاگالی ببوورە لێەوە کە پەیوەندیەکە پچرا فەرمونون دەرەنجامی ئەم سەفەرەتان بەکوێ دەگەێنن ئێمە ئەو چەند ڕۆژەی کە لە عەفرین بووین سەردانی چەندین شوێنمان کرد لە نەخۆشخانە چەندین برینداری شەڕوانمان بینی چەندین برینداریمان بینی کە خەڵکی سڤیل بوون ئیتر چەندین داتا و زانیاریمان کۆ کردوتەوە هەموو ئەم داتا و زانیاری و ئەو ڕەوشەی کە بە چاوی خۆمان بینیوە ئەەکەین بە راپۆرتێک و داوانە سەرۆکاتی پەرلەمانەکەن کە دانیشتنێکی تایبەت بە ڕەوشی عەفرین ساز بکرێت بۆ ئەوەی لەو کۆبوونەوەیە بە تێر و تەسەلی بابەتەکە گفتوگۆ بکرێت و ئەم راپۆرتە پێشکەش بە پەرلەمان بکرێت و دوای ئەوەش لە ڕێگای پەرلەمان بە هەموو ڕێگاکانی تری یاسایی و مەدەنی ڕەوشی عەفرین داخوازی خەڵکی عەفرین هاواری خەڵکی سڤیلی عەفرین دەگەین کۆمەڵگەی نێودەوڵەتی UN ئەو قونسڵانەی کە لە باشووری کوردستان لە هەولێر دەژین هەروەها هەوڵێک ئەدەین کە شاندی پەرلەمان لە عەفرینەوە بەرەو ئەوروپا بەڕێبکەوێت ئەگەر ئەو دەرفەتە بدرێت ئیتر ئەم پەیامە بە کۆمەڵگای نێودەوڵەتی بگەینن کە چیتر بەرامبەر جینۆسایدی کورد بەرامبەر قەرکردنی ملەتێک کە داوای مافی سەرەتایی و داوای ئاشتی و پێکەوە ژیان ئەکات بێدەنگ نەبن چونکە شاوەی کوردستان باشووری کوردستان سازمایی بە پەرلەمای چەندین ملیۆن ئاوارەی عێراق و سووریا خەڵکی کوردستان داوای ئاشتی ئەکەن خەڵکی کوردستان پەیامی ئاشتی و برایەتیان پێیە بێهەڵوێستی ئەوروپا و ئەمریکا و ڕۆسیا و وڵاتانی تر جێگای نیگەرانیە سەرەڕایەوەش کەسانی ئازادی خواست مرۆڤ دۆست کە لە ئەوروپا لە وڵاتانی تر هەین داوایان لێ ئەکەین فشارەکانیان بۆ سەر حکوومەتەکانیان تونتر بکەن ئیتر ئەوانیش بێنە سەرخەت چونکە ئەم بێدەنگیە ئیتر بەستە عەفرین ئەبێ بە خاڵێکی وەرچەرخان بۆ کورد کە لەمە دووە دەبێ ئێمە یەکگرتوو بین کلیلی سەرخەبوون و ئازادی کوردستان کلیلی چارەسەری کێشەی کورد یەکگرتنی کوردە کۆمەلگەی نێودەوڵەتیش ئیتر لەمە دووە جەپەی حەق و باتڵ هەیە ئەوانەی کە لەگەل حەقن ئەوانەی کە مرۆڤ دۆستن ئەوانەی کە ئازادی خواز و ئاشتی خوازن دەبێ لە بەرەی بەرگری لە عەفرینا بن ئەوانەی کە لەگەل زوڵم و ستەمن ئەوانەی کە دژی مرۆڤایەتین طبعا لە جەپەکەی دژی عەفرینا جێگرنەوە. باشە بەڕێز ئەلیالۆ پەرلەمانتاری هەرێمی کوردستان لەسەر لیستی پارتی دیموکراتی کوردستان زۆر زۆر سپاست دەکەین کە لە عەفرینەوە لەگەڵمان بەشدار بوون شەوێکی خۆشتانە بێت. شادتر بۆ بەڕێزت کاک فەرمان زۆر بە کورتی چونکە کات بەرەو کۆتایی ڕوا لەوێ کە دەدویدا ئاماژە بە و خاڵی یەکەم و دووەمە بدەی بە خێرایی. بەڵێ خاڵی یەکەمیان ئەوە بوو کە دەستێوەردانی دەرەچی وەکو تورکیا و ئێران ڕاستەوخۆ ئێمە کە زانیاری وردمان بەدەست گەیشت بوو کە ئەمە لایەنێکی بوون بە بربەست لە بەردەم پەخستنی کۆنگرەی نەتەوەی و سەرنەکەوتنی پرۆسەکە و لە لایەکی تریشەوە لە هەمان کاتدا دەستی ناوخۆی تیا بوو کامیشەوە بوو لایەنێکی کوردی بە دیاریکراوی لەسەر
لەسەر ئەوەی کە ڕێک نەکەوت پێی وابوو کە سەرۆکایەتی دەبێت لە دەستخۆی بێ کەمە کێشەی زۆر ورد بوون لە ناوخۆ بەداخەوە ئەمە بووە هۆی پەخستنی کۆنگرەی نەتەوەی و ئەگەر ئێمە سیر بکەین گرنگی کۆنگرەی نەتەوەی ئەگەر ئێمە کۆنگرەی نەتەوەی ئەو کاتە بەسترا باە و لە ئێستا ئێمە خاوەنی یەک کۆمیتەی نەتەوەی بووینایە لەسەر ئاسیە 4 پارچەکە و هەموو لایەنەکانی تیا بواە ئەمڕۆکە پێویستی بۆ نەدەکرد کە تەنها تۆ ئەگەر نمونە وەربگە و شاندەی کە پەرلەمانی کوردستان ڕۆیشتون بۆ ڕۆژاوە چەند چونکە مژارێکی کەم ماوە لەسەر مەسلەی بنکە و بارەگاکانی ڕژێمی تورکیا لە باشوور بەڵێ من دەمەویست تەنها ئەو گرنگی ئەو شاندە بزانە چەند گرنگە خۆی لە مێژووی پەرلەمانی باشووری کوردستانە لە کاتی بەرخودانی کۆبانێشە کە ئەم کاتە سەرۆکاتی دکتۆر یوسف سەرۆکاتی پەرلەمانی دەکرد ئەم بڕیارە چەند گرنگ بوو ناردنی هێز و بۆ پشتیوانی خەڵکی کۆبانێ و شەڕوانان کە پێویستە کە حاڵەتێکی وا دێتە پێشەوە پێویستە کورد هاودەنگبی یەک هەڵوێست بێ بڵێ باش ببوورە پێدەبڕم ئەمڕۆ لە پەرلەمان یاریێمی کوردستان دە پەرلەمانتار واژۆیان لەسەر یادداشتێک کردووە کە هێزەکانی تورکیای داگیرکرد بچنە دەرەوە ئاراستەی پەرلەمانیان کردووە لەسەرەوە مژارە بەڕێز سالار مەحموود پەرلەمانتاری هەرێمی کوردستان لەگەڵماندایە بە تەلەفۆن بەڕێز سالارم کاتت باش ئەم داوایە پێتان وایە پێشتریش کراوە ئەم جارە دەتوانرێت جێبەجێ بکرێ بهێنرێتە دی بەڕێز سالار مەحموود ئەگەر گوێت لە منە ئەم کاتت باش بەڵێ دیارە کێشەمان هەیە لە پەیوەندیەکە لەگەڵ بەڕێز سالار مەحموود بەڕێز عەلی هالۆژ هەمان شتی بوو دوتی ئێمە دەکرا زووتر بۆ یەکێتی نەتەوەیی هەوڵمان بدایە بەڵام خۆ ئێستاش نەچووە بچێ ینی بۆ ناکرێ من پێم وایە تا ئێستا کەش درەنگ نییە زووە لە هەر کاتێکا بەستنی کۆنگرەی نەتەوەی بەڵام ئەو نیەتە نییە و بە تایبەتی ئەوەی کە ئێمە دەیبینین نیەتە نەبێەوە تا لە باشووری کوردستان بینیمان ئەگەر یەک بووینایە ئەو وەزعمان بەسەر نەدەهات لە ڕۆژاوای کوردستان ئەگەر پارچەکانی دیکە لە پشتی بن تورکیاش بە واسانیە نەیدەتوانی پەلاماری ئافرین بدا بەداخەوە کە ئێمە ئەزمونێکمان لە باشووری کوردستانە بینی بەڵام ئەزمونێکی با بڵێن سەرکەوتوو نەبوو ئەزمونێکی تەندروست نەبوو لە حکومڕانی کوردیا لەو باشوورە پێویستە دوای ئەوەنە ساڵە دوای 26 ساڵ حکومڕانی لە باشووری کوردستان ئەزمون لە ڕۆژاوای کوردستان ببینن کە تا ئێستاش ڕۆژئاوای کوردستان بە بارودۆخی بەرخودانە تێدەپەڕێ دیارە کۆنگرەی نەتەوەی بەستنی کۆنگرەی نەتەوەی کە ئەو نیەتە نییە بۆ بەستنی ئەم کۆنگرەیە لە ناوخۆی کوردستان وە لە دەرەوەش بربەستی دروست دەبێت بەڵام زیاتر ئەوەی کە ئێمە دەیبینین ئەم بربەستانەی دەرەچی پێم وانییە ببنە ڕێگرێکی بەو شێوازە قەبارە گەورە ئەوەندەی لە ناوخۆی کوردستانە بربەست بۆ ئەم پرسانە دروست دەبێت کە ئەمنیەت باشەڵبەتە لەسەرەوە مژارێکە لەگەڵ سالار مەحموود بەڕێزیان دەویست قسە بکەم ئەمڕۆ لە پەرلەمانی کوردستان لێدوانێ با بەشێک لە لێدوانەکەیوان بین بەداخەوە تەلەفۆنەکەی بەڕێزیان وەرنەگیرە کە دەوڵەتی داگیرکەری تورکیا زیاد لە 15 ساڵە چەندین سەربازگە و جێگای نایاسایی لە هەرێمی کوردستاندا هەیە لە پەرلەمانی کوردستان لە ساڵی 2003 بڕیارێک دەرچۆ بۆ دەرکردنی سوپای تورکیا لە خاکی هەرێمی کوردستان بەڵام تا ئێستا ئەو بڕیارە جێبەجێ نەکراوە و لە خولی پێشووی پەرلەمانی کوردستانیش لەسەر ئاسی پەرلەمانتاران داوای ڕسمی کراوە کە سوپای تورکیا لە خاکی هەرێم بکرێتە دەرەوە بە تایبەتیش دوای ئەوەی کە ئەبینین جۆرێک لە گەلە کۆمەی ناوچەیی لەلایەن تورکیاوە بۆ سەر کوردستان هەیە چ لە ڕۆژاوا چ لە باکوور چ لە باشووریش بۆیە ئەمڕۆ کۆمەڵێک ئەندامی پەرلەمان بە فەرمی داوایان کردووە کە سوپای تورکیا لە خاکی هەرێمی کوردستان بچێتە دەرەوە بە پێی کۆمەڵێ مەعایر بۆیە ئێمە ئەمڕۆ ئەو پەیامەی پەرلەمانی کوردستان دەگەێنین بە ڕای گشتی بۆ ئەوەی سوپای تورکیا لە خاکی هەرێمی کوردستان بچێتە دەرەوە و کاک عەلی ناوەڕۆکی پەیامی پەرلەمانتارەکانتان پێشکەشەکە بۆ سەرۆکایەتی پەرلەمان کوردستان بابەت دەرکردنی سوپای تورکیا لە خاکی هەرێمی کوردستان
زیاتر لە 15 ساڵە سوپای تورکیا چەندین سەربازگەی لە ناو خاکی هەرێمی کوردستان دروست کردووە و هەندێک لەو سەربازگانە کەوتونەتە ناو قوڵایی خاکی هەرێمی کوردستانەوە. بوونی سوپای تورکیا لە کوردستان دژی یاسا کارپێکراوەکانی کوردستان و دژی دەستوری عێراقی فیدراڵ و یاسای نێودەوڵەتی و دژی بڕیاری بەرلەمانی کوردستانیشە لە 12 پێنجی 2003 پەرلەمانی کوردستان بە بڕیارێک داوا دەکات هێزەکانی تورکیا کە بەناوی هێزی ئاشتی پارێز PMF ناویان هاتووە کۆتایی بەمانەوەی خۆی لە هەرێمی کوردستانە بهێنێت و بگەڕێتەوە. بەڵام تورکیا نەک پابەت نەبووە بەڵکو ساڵ بە ساڵ تا ئێستا پێگەی خۆی بە جەندرمە و تانک و سەربازگە زیاتر دەکات. ئەمەش مەترسیەکی گەورەی لە ئێستا و ئایندە لەسەر ئاسایش و سربەخۆیی کوردستان دروست کردووە. لە ساڵی 2013 بە دیاریکراوی لە دەی 4 بە یاداشتی فەرمی داوا کراوە تورکیا چیتر خاک و ئاسمانی کوردستان نەبەسێنێ. بە تایبەتی هێرشی سەربازی ئێستای تورکیا بۆ سۆر ڕۆژئاوای کوردستان و بە تایبەتی کانتۆنی عەفرین مەترسی هەبوونی ئەم سوپایە لە باشوور زیاتر کردووە. بۆیە ئێمەی پەرلەمانتارانی کوردستان داواکارین پەرلەمانی کوردستان بڕیار بدات بە حکوومەتی کوردستان بۆ پاراستنی سنووری هەرێمی کوردستان سوپای تورکیا لە خاکی کوردستان بکرێتە تەرەوە و بڕیاری پەرلەمان جێبەجێ بکرێت و تورکیا پابەند بکرێت بە جێشتنی خاکی کوردستان. بەڵێ کاک سالار مەحمودمان لەگەڵدا هیوادارم گرفت دروست نەبێت لە پەیوەندیەکە. کاک سالار ئەگەر گوێت لە منەم کاتت باش ئەم جارە پێت وایە جیاوازی چییە؟ خۆجارانی پێشوش داوا کراوە پەرلەمانیش داوای کردەوە و خۆتان لەو لێدوانەتاندا ئاماژەتان پێداوە چۆن دەکرێت ئەم جارە جێبەجێ بکرێت؟ بەڵێ دیارە دەوڵەتی داگیرکەری تورکیا بە ئاشکرایی هەڕەشە لە هەموو ئەو دیڤاکتۆیانەکە کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بۆ کورد هاتوونەتە پێش بە تایبەتی ئەو داگیرکاری کە بۆ ئەفرین دەستی پێ داوەتێ ئێمە پێمان وایە ئەو پەلامارە ناڕاستە خۆ پەلاماردانی باشووری کوردستانیشە چونکە سەرکەوتنی ئەزمموی ڕۆژاوان سەرکەوتنی باشووری کوردستانەوە بیریشتان نەچێت داگیرکاریەکی ناڕاگەیەنرا و شاراوەی تورکیا لە باشووری کوردستان هەیە ئەویش بوونی ئەو هەموو سەربازگەیە کە لە عمقی و لە قوڵایی هەرێمی باشووری کوردستان هەیە. ئێمە لە پەرلەمانی کوردستان ئەمە بە مەترسێکی گەورە دەزانین و بۆ پشتیوانی لە ئەفرین و بۆ ڕوبەڕووبوونەوەی داگیرکاری بەڵێ بەداخەوە دووبارە پەیوەندیەکەمان لەگەڵ بەڕێز سالار مەحمود پچڕا من بە زانیاریەک بدەم لەسەر ئەم پەیوەندیانە. زۆر جار ئەم کێشانە بۆ تەلەڤیزیۆنی ئێمە دروست دەبێت پەیوەندیەکان بە ئەنقەست هۆکارێکی لە پشتیانەوە کە ڕێگە نادا ئاستەنگیان بۆ دروست دەکات بە تایبەتی ئەو ژمارە تەلەفۆنانەی کە سەر بە کۆمپانیایەکی تایبەتن لە ژێر ڕکێفی زۆنی زەردان. من زۆر سپاسی کاک سالار دەکەم داوای لێبوردنیش دەکەین دووجار پەیوەندیەکەی پچڕا. کاک سالار مەحمود زۆر سپاست دەکەین پەرلەمانتاری هەرێمی کوردستان سپاس بۆ هەوڵەکانتان لە دەرفەتێکی دیکە بێگومان دەبینە دێنەوە خزمەتی بەڕێستان دەرفەتتان پێدەدەین زیاتر لەسەر و پرۆژێتان قسە بکەن. کاک فەرمان محەممەد دەرفەتم نەما لەسەر ئەمەش قسە بکەین کاتەکەمان تەواو بوو. زۆر سپاسی بەڕێزت دەکەم کە لێرە لەگەڵماندا بەشدار و سپاس بۆ شڕۆڤە و هەڵسەنگاندنەکانت. زۆر سپاسی بەڕێز پەرلەمانتار علی هالۆش دەکەین کە لە ئەفرینی ڕۆژاوای کوردستان و لەگەڵماندا بەشدار بوو. زۆر سپاس بەوەش بینەرانی بەڕێز کە تام ساتە لەگەڵماندا بوون تا بە یەگەشتنەوەی دیکە شەو و شەوگارتان خۆش بێ. ئەفرین سەرکەوتووە.